لە ساڵی 2013ەوە بەردی بناغی هیچ خوێندنگایەک لە سنووری قەزای چۆماندا نەندراوە. بەشی زۆری ئەو خوێندنگایانەشی هەن 2 تاکو 3 دەوامیان تێدا دەکرێت. یەک لە گرفتەرە سەرێکی گەورەکانی قەزای چۆمان ئەوەیە کە لە ماوەی 10 تا 12 ساڵی ڕابردوو هیچ بینایەک لە سنووری ئەو بەڕێوەبەرایەتیە دروست نەبووە. ئەوە یەکێک لە گرفتەکانی دروست کردیە لە بەرەوەی کە ڕێژەیەکی زۆری قوتابیان لەناو ئەو قوتابخانانەدا کۆبوونەوە، ڕێژەکەی بەرز کردیتەوە لەو سنوورە ستانداردە دەرچووە کە پێویستە ڕێژەی قوتابیان لە پۆلێکدا هەبیان لە قوتابخانێکدا هەبێ. لە ماوەی ڕابردوودا وەکو چارەسەرێکی کاتی ئەوەی کە کرایە تەنها ئەوە بووە هەندێک لە قوتابخانەکان کراون بە 2 دەوام و 3 دەوام لەوەی بە شێوەیەکی کاتی ئەو گرفتە چارەسەرکە، بەڵام ئەوە بە هیچ کاتێک نەگەیشتەوەی کە گرفتێکی پەروەردەیی بێ یان بنەڕەتی بێ. لە کاتێکدا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا یەکێک لە قوتابخانە هەرە باشی ناوازەکانی کە تاکە قوتابخانەی ئەو دەڤەرە بوو کە بە زمانی ئینگلیزی بووە لەبەر نەبوونی بینا و بیرنەکردنەوە لە شوێنێکی گونجاو بە ئەو قوتابخانەیە لە دەستپێکی خوێنی ساڵی 2019-2020 ئەو قوتابخانەی بێکجاری داخرا. لە سنووری پەروەردەی چۆمان تەنها 3 خوێندنگای 18 پۆلی هەن، بەڵام هیچ خوێندنگایەک لە ناوسەنتەری قەزای چۆمان نییە. سەبارەت بە ڕەوشی پەروەردە لە ناوچەکەمە بە تایبەتی لە سەنتەری قەزای چۆمان ڕاستە ئێمە کێشەمان هەیە، بینایی زۆرمان هەیە، بەڵام بینایەکان بە زۆریان کەونن یان بچووکن، ناتوانیتن هاوتەری لەگە ڕەوشی پەروەردە و بەرنامە و پرۆگرامەکانی پەروەردە بڕواتن. بۆی پێویستمان بۆی هەیە قوتابخانەی نوێ دروست بکەین. لە دوای سەردانی وەفدێکی ئەنجومەنی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرە بە سەرۆکاری دکتۆر ئومێد سەباح وعدی ئەوەمان وەرگرت کە قوتابخانەیەکی 18 پۆلی لە چۆمان دروست بکرێتن. پلانەکەمان وایە یەک لە قوتابخانەکەی ناو بازاری چۆمان کە قوتابخانەی کۆنن تێکیان بدەین و دووبارە بە شێوەیەکی مۆدرن دروستی بکەینەوە. بەشێک لە مامۆستایان پێیان وایە ئاستی کوالێتی خوێندنگاکان لە سنووری قەزای چۆمان پێویستە باشتر بکرێن و خوێندنگای نوێ دروست بکرێت. نەبوونی بینایی قوتابخانە و خوێندنگاکان بە شێوەیەکی گشتی و بە تایبەت 18 پۆلی و 27 پۆلی لە سنووری پەروەردەی چۆمان ئەتوانین بڵین کارەساتێکی پەروەردەیی دروست کردووە. لە کاتێکدا کە ساڵی سەردەمی با بڵین کە دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان وەزیری پەروەردە بوو بڕیار دەرچوو کە هەر قوتابخانە خوێندنگایەک دروست ئەکرێتن دەبی ساحەی فریزی هەبی، باخچەی هەبی، تاقیگەی زانستی هەبی، تاقیگە کۆمپیوتەری هەبیتن، لە ڕووی هەموو ڕوەکانەوە با بڵین زۆر متەکامل بیت. ژمارەی دانیشتوان لە سنووری قەزای چۆمان نزیکەی 35,754 ماڵ دەبێت و 7,500 خوێندکار لە خوێندنگاکان دەخوێنن. پێشەوە مەحموود کورسات نیوز، چۆمان.